هەرێمەکەی ئێمەش لەژێر هەڕەشەی ڤایرۆسی کۆرۆنایە. بۆیە لێپرسراوانی کەرتی تەندروستی دەڵێن باشترین چارەسەر بۆ ڕێگریکردن لە کۆرۆنا پاکوخاوێنی و جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکانە. هەڵبەت هاوڵاتی دەبێت تا یەکەمین سنتەر بۆ ئەم مەبەستە. بەو مانایی دەبێت هاوڵاتی ببێتە پزیشکێکی چارەسەرکەر بۆ خۆی. بەمەش ئەمڕۆ ئێمە لەم پرۆگرامەدا لە تۆی هاوڵاتی دەپرسین چۆن ڕێگری لە بڵاوبوونەوەی کۆرۆنا دەکەیت و چۆن ڕێنمایی هاونیشتمانیانی خۆت ئەەکەیت. لەگەڵمان بن. ئەم ڤایرۆسە با بڵێن ڕاستە ڤایرۆسێکی سەردەمیە و تازە کەوتوتارا، بەڵام تەنیا ڤایرۆسی کۆرۆنا ئەساس نییە بۆ نەخۆشیەکان. ئەنواع ڤایرۆسی ترمانەیە، ئەنفلۆنزاکان، ئەنفلۆنزای باڵندە هەبوو، ڤایرۆسی جگەر هەیە، ڤایرۆسی خوێن هەیە. ئێمە چونکە کارێکی گشتیمان هەیە دایم تێکەڵی هەموو کۆمەڵانە بین، معارزین بۆ هەموو کارێک. لەبەرەوە خصوصاً سایق تەکسیەکان هەفتەی ئەگەر دووجار نەبێت سێجار سیارەکانیان پاکەنەوانێ بەدەستی معتەریش بێت یاوەکو بەجاییەک و بێ ئەمە کراوە بۆ پاکردنەوەی سیارە نەک لەسەر ئەساسی بوونی ڤایرۆسی کۆرۆنا. لەوتی ئەم ڤایرۆسە هاتۆ بەڕاستی هەموو کەس پێویستەکە خۆی بپارێزە و خۆشیان پاراستووە. و لەگەڵ ئەمەشا بۆ تاقیمکردن ئێمە هەموو ئەداتێکی تاقیمکردنمان لە ئەمانە بۆ مۆبایل بۆ ئەو کەسانەی کەیان بۆ ئێرەش تا خۆن بێژ ئەوات دەستیان تاقیمەکەن. اینجا ئێمە ڕۆژانە بەچەنەها جۆری پاکەرەوە ئێرە تاقیمەکەین لەبەر تەندروستی ئەو کەسانی کەشتەکان لێرە ئەکردن و یعنی پێویست ئەکا ئیتر ئێمەش ئەوان بپارێزین چونکە تەندروستی ئەوان بە جۆرێک لەژێر دەستی ئێمەیە. ڤایرۆسی کۆرۆنا زۆر کوشندەیە باشە، یعنی داوا لە هاوڵاتیانەکەم لە هەموو شوێنێکی قەڵەبارخی دوورکەونەوە. سا حکوومەت هەرێمی کوردستان بەڕاستی بتوانێ هەچی دوکان و بازارە دایخە بە بۆنێم نەخۆشە کوشندەیەوە ئەوێتە 10 ڕۆژ بێ 15 ڕۆژ بێ 20 ڕۆژ بێ زۆر باشترە بۆ میلەتی کوردی خۆمان. لەبەرەی وەکو سین بەچی کۆنتترۆلی کرد بە وڵاتە زلهێزیەی خۆیەوە بەچی کۆنتترۆلی کرد هەموو شارەکەی قەتع کرد نەی هێش هاتو چۆ ببێ لەبەرەی ئەمە زاڵ و بەسەر کوشندێکەیە تێگەی بە حکمی ئەم نەخۆشە کوشندەیە زیاتر بەچی تووشە بێ پیس و چەپەڵی باشە ناتەعقیمی قەڵەبارخی شوێنە گشتیەکان وەکو کافتریا و چاخانە و ناوبازار باشە. ئێستا ئەگەر بۆ نمونە دوکانی بازاردا بخرێ مۆڵەکان ئەکرێتەوە ئەبێ مۆڵەکانی ژەگەلادا بخرێ لەبەر بۆ قەڵەبارخیە خەڵک هەمی لە ماڵەوە 2 هەفتە سەبر بگرێت 2 هەفتە ئەم نەخۆشیە بەردەوام نابێ بە ئیزنی خوا. میلەت واعی بکرێتەوە لەوە هۆشیار بکرێتەوە کە بە شێوەیە ئاگاداری خۆیان بن لەبەرەوەی بۆ تەندروستی خۆیان بۆ ژیانی خۆیان بۆ دەوروبەر باشترە. بە تاکید ئەم ڤایرۆسە کە هاتووە ئەمە شتێکی ناخۆشە بۆ مجتەمەع بۆ کۆمەڵگا، بەڵام وەزارەتی تەندروستی ژیانی ڕێژنیشاندەری پیشان ناوە بۆ خەڵک و دوای ئەوەش تاکی کورد ئەبێت زۆر ئاگاداری تەندروستی خۆی بێ بەدەر لەم ڤایرۆسەش. یعنی ئەتوانم بڵێم لەلایەکەوە مەسەلەن چەندێک خەڵک دڵی ناخۆشە بەم ڤایرۆسە، بەڵام هەندێک حاڵەتی ئیجابیشی تایە بۆ نمونە هەندێک کەس کە لە ژیانیا بەداخەوە ئێڵم ئاگاداری تەندروستی خۆی نەبووە ئەم ڤایرۆسەوەکە دووبارە بە خۆی بچێت و ئاگای لە تەندروستی خۆی بێ و خۆی دەوڵەمەند کا بە زانستی ئەوەی کە هیچ نەبێتەوە ئاگاد لە تەندروستی خۆت بێ. هەڵبەتە کاری زۆر کردوتە سەر خەڵک و هاوڵاتیانیش، بازاری چۆڵ کردووە، بازار لە سا 80 فەرقی کردووە وین بۆ جموجوڵی هاوڵاتیان، بەڵام دوجاریش هەر خەڵک خۆی ناگرێت هەرێتە دەرەوە. یەکێ لەو شتانی کە بڵێ لە شیمالی با بڵێ باکووری ئیتالیا چەند کەسێک باسی ئەویان کە وتیان ئێمە بە قسەی ئەو حکومەتمان نەکرد بە ئاگای ئەو شتانە نەهاتینەوە کە پیانەوتین ئەمە ڤایرۆسێکی کوشندەیە مەچنە دەرەوە واتان لێت هەڵێ هیچ بە قسەمان ناکردن تاکەوە وامان لاتۆ ئێستا
ئەوەی کە بەسەر ئێمە هاتۆ بەسەر هیچ وڵاتیەکان نایەت کە چاینە با بڵێ کۆنتترۆلی کۆمەڵێشتی کردووە بەڵام ئێران و لەگەڵ ئیتالیا زۆر پەکیان کەوتۆ لە بەرەوەی بە قسەی خەڵک ناکەن ئێمەش خواپەنامان بە یاخەوانە بێ بەڵام گەرم خەڵکاوە بەگوێیە و ڕێنمایانە نەکەن بێگومان کارە سادڕۆیە وەکو خۆم 100% ئەو ڕێنمانی کە وەزارەتی تەندروستی و تەندروستی جیهانی و تەندروستی خۆمان یاویانە 100% هەمووی جێبەجێیەکەم وەکو ماسک وەکو تەحقیمکردنی دوکان وەکو شۆردنی دوکان هەموو ڕۆژێبەتی تۆڵ بەڵام وەکو ئەوەی کە بڵێ خەڵکی تا ڕادەیە کەم هینەکەن ڕێنمایەکان جێبەجێیەکەن. من بۆ خۆم لەم ماوەی دەڕۆژیا 2 جار تاقیمم کردووە لە هەمان کاتیشا لە ماڵی شۆ جارێکتر بە دەستێکی معتەر دەستکەکانی شوێنە حساسەکانم پاکردو دەسریشم پێ و کەمامەشم پێە بەڵام کەمامەکە زۆر بەکار نایەنم دەستەوانە بەکارێنم پەنجەوانە بڵین دەستکێش لە هەمان کاتە زۆر هاوینان عادەتەن من دەموچاو زۆرە شۆ بەڵام حاڵەتەیە بە جۆری ڕێنمایەکانی تەندروستی 3 ساعات جارێ دەستنەشۆم ئەبێ ڕێنمایە تەندروستیەکان زۆر بە جوانی ئێمە کە هەمومان پەسەندی بکەین چونکە ئەمە میکرۆبێکی کوشندەیە و لە دوای ئەوە کە هاتۆتە هەموو وڵاتی گرتووە لە دوای ئەوە ئەبێ ئێمە بە هەموو بۆنەیەکەوە ئێمە چی ڕێنمایەکیان بۆ داناین ئێمە جێبەجێ بکەین چونکە پاراستنی خۆمانی تایە حکوومەت زۆر مەسلحەتی هەموو میلەتیەوێت لە دوایەوە لە خەستەخانەکان و لە شوێنە مهمەکان و لە مەکتەب و لە شوێنە مقدسەکان کامووی ڕێمایی کراوە و داخراوە ئێمە بۆ نەیکەین و لە دوای ئەوەش حەز کەسێکمان بینی لە هەر شوێنێکەوە کە هات و ئەوەی پێبوو لەسەر ئێمە پێویستە کە بڕین ئیغبارەی لێبین هەموو لە ماڵی خۆمانە دانیشینە تاکو و ئەم هەفتەیە بۆ ئەوەی کە بزانین ئیشەڵڵا بەرەو کۆتایی بێت داواکارم لە خەڵکە بەجددی پێڕەوی ڕێنمایەکان بکەن لەبەرەوەی بە حکمیەوەی کە شتەکەی مەوسەی وڵاتانی دراوسێمان بکەین چکم ئەگەر بگاتەوە حەدە بمان کۆنتترۆل ناکرێن پاراستنی ئینسانەکانەکەوێتەوە سەرخۆیان بەکارهێنانی دەستکێش دەمامک پاکوتەمیزی ڕاگررتنی شوێنەکە خۆیان بەڵام ئەگەر حکوومەت ڕای بگرێ ئەوە شتێکی زۆر باش ئەبێ ئێمە حەزەکەین ڕای بگرێ بەجددی ینی بڵاوبوونەوەکە بوەسێنرە تا چارەسەرەکە دۆزرێتەوە تێگەی ناوەک بۆ نمونە من هەم دوور بە من هەم بە کەسێکی تر توشکەم لێرە لە بەروی من لەم شەربەتخانە ئیشەکەم چەنەها کەزیێت بۆ ئەم شەربەتخانەوانە هاوپیشەکانم لێرن. ڕێشوێنەکان هەروەکوەوەی کە وەزارەتی تەندروستی پێیوتوین پاک و خاوێنی شۆردنی دەستمان ینی ئەو نەچینە زۆر قەرەباڵغیەوە پاک ڕاگررتنی ناو پاسەکانمان تاقیمان پێبێت ئەو شوێنانەی کە نەفەر دەسی بووە با دێمە پاکی بکەینەوانێ ینی بە تاقیم بە پەڕۆپاکی بکەینەوانێ بۆی ئەم ڤایرۆسە ڕێگیری لێ بکەین بڵاو نەبێتەوە یەکەم ڕۆژی نەورۆز نەبێ با 2 هەفتە دوای ئەوە بێ یعنی خەڵک ئەگەی بێتە سەر ئەوە بڵێ هەر نەورۆز نە لەبەر ئەو نەخۆشیە حساب بۆ ئەو نەخۆشیەگەی ئەگەر تۆ حسابی ئیسراحەت و خۆشیی یەک ڕۆژ بکەی تێگەی هەر تاوە بێ بەڵام ئەم نەخۆشە کوژندەیە زووتر تاوەتەکە باشە ئەگەر تۆ دوای خەی 2 هەفتەیەک زۆر باشترە بۆ کۆمەلگای خۆمان کاتەکەی زۆر حساسە چونکە ئێمە میلەتێکی ئەهلی چۆنەڵی لەگەڵ بەهارە جەومان خۆشە جا لەبەرەوە لێرە داوا لە هاوڵاتیانەکە من وەکو منیشۆ خۆم وەکو هاوڵاتیەک و بە هەموو برادەران و ئەوی کە بینازم پێم وتون سەیرانی ئەم جارەمان با جیاوازە با هیچ نەبێ ئەگەر کاتێکی خۆشمان بردەسەر با لە شوێنێکی چۆڵا بێ دوورکەوینەوە لە قەرەباڵغەکەی ساڵان پێم وابێ بۆ یەکەم جاریشە ئەم ساڵ یادی نەورۆز ناکرێت کە ئەوە هەم شتێکی خۆشە هەم شتێکی ناخۆشە چکە ئێمە هەموو ساڵ یادەکەمان کردووە بەڵام تکایە با ئەم ساڵ جیاواز بێت چکە بەڕاستی ئەم ڤایرۆسە هاتوو بمانێ نەمانێ شتەکە جیهانگیریشە دراوسەیەکمان کە وڵاتی ئێرانە زۆرترین ڕێژەی نەخۆشیەکەی تایە لەبەرەوە هۆشیاری تاک زۆر زەرورە و سەیرانیش دواتری شەرەکرێ بەخوا هەر 15-20 ڕۆژی کە هەر فریای ئەوژەکەی اینجا لێرەوە داواکارم کە هاوڵاتیان بە ئەتەچێتەوە بە شێوازێکی باشتر مامەڵە لەگەڵ ئەم بەهارەیە بکەن و ئەم نەخۆشیە بکەن چکە نەخۆشیەکە گوازراوەیە و هی ئەوەیە کە ئیتیمامی پێبین بەڕاستی.
ئەمانە بەڕاستی تاوانبارێکی زۆر گەورن ئەبوو میلەت بۆ خۆیان دەستنیشانیان بکە هەر لە هەر شوێنێکەوە کە داخل بە کوردستان ببن دەستگا ئەمنیەکان تەندروستی ئەوانەی لێ ئاگادار بکرێتەوە لەبەر ئەوەی بەڕاستی ئەوەی هێنانی ئەم جۆرە کەسانە لە دەرەوەی وڵات بۆ ناو شار هیچ تاوانێکی نییە لەگەڵ تریاک فرۆش و کەسانی مجرم داوامان لە حکوومەت ئەوەیە تەساهل لەوەدا نەکە بە هەموو شکل و شێوەیەک ئەمانە دەستگیر بکە بیان خاتە ژێر چاودێریەوە و ئەو قاچاقچەکانیش وەکو تاوانێکی گەورە حساب بکرێت ئەژمێر بکرێت. خەڵکی پەیتا پەیتاچن بۆ سەیران و شوێنە گشتیەکان و پارک و مۆڵەکان وەکو خاتونێک ڕێنمایی چییە وتە چیە لەسەرەوەی ئێمە ئەڵین مەڕۆنە دەرەوە خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن بەڵام خەڵکی هەر ئەڕۆن نابێ وەڵا نابێ بڕێن ئەبێ ئەمە لەبەر ئەوە ڕێمایەکانمان زۆر زوو بە جێبەجێ بکەین و لەسەر هینەکانی ئەوان بڕێن چونکە بوانی ئەوە کە ئێمە گرتمان هیچ کەس لەگە دەور و پشتمانە ئەیگرێت لەبەر ئەوە ئەبێ ئەمە حکوومەت و لە ئەوانەی کە پێمان حەچێکیان ود ئەبێ ئێمە جێبەجێ بکەین نابێ بڕێنە دەرەوە بێ لە ماڵی خۆمانە دابنیشین و پارێزگاری خۆما بکەین بەڕاستی خەڵکی ئێمە تۆزێ خراپین لەوەیە کە شتێکی ئاوا قەومێ کابرا لێ با من نەسمە ئەو نەخۆشخانەیەوە ئەچێ بە قاچاقێتەوە ئێکاکە کێ ناڵێ ئەو دەردەت پێوەیە یەی بۆ ناو کۆمەڵگەی یەکەم کەس بۆ ناو دایک و خوشک و باوکی خۆت باشە دووەم کەس بۆ ناو کۆمەڵگەی خۆت ئێمە هەمومان کوردین تۆ ئەم نەخۆشە کوشندەیە بە قاچاق بینیتە ناوەوە هەمومان توش ئەبین یعنی باشترین کار ئەوەیە هەمومان سەردانی نەخۆشخانە بکەین ئەوەی کە لە وڵاتی دەرەوەیەتەوە نەک بە قاچاقێتەوە تێگەی ئەگەر پێشەکی حساب بۆ خەڵکی کۆمەلگانەکە پێشەکی حساب بۆ عایلەی خۆی بکە لەبەرەوەی یەکەم شت عایلەی خۆی تووشە بێ بە هیچ شێوێ من لەگەڵ قەرەباڵغیان نیم چونکە ئەگەر ئەم ڤایرۆزە ڤایرۆسێکی پیسە ڤایرۆسێکی خراپە ئەبێ لە قەرەباڵغی خۆمان دوورخینەوانێ لە قەرەباڵغی ئەم ڤایرۆزە زیاتر تەشە ناسانێ ئەگەر هەرچەنە ئێمە پابەندی ڕێنمایەکانی تەندروستی بین لە قەرەباڵغی دوورکەوینەوە ئەم ماوەیە نەچینە قەرەباڵغی هەتا ئەم وەزات تێپەڕێت سەلامەتیە بۆ خۆمان باشە ینی هەوڵ بین زۆر نەچینە قەرەباڵغیەوە بە ئەم ماوەیە لە قەرەباڵغی دوورکەوینەوانێ بۆی تام وەزعەت تێپەڕێت چونکە لە قەرەباڵغیەوە زیاتر بڵاوە بێتەوە و خەڵکێ زۆرتر ئەیگرن. ئەو پەڕی کارێکی ناشرینەکە بڵێ هەچ کەسێک ئەو شتەش بزانێ قاچاقچیەک بناسێ یاخود با بڵێ ڕێگاکانیان بزانێت کە ئەوان خەڵکێنە ناوام خەڵکەوە ینی لە ئێرانەوە بیلا جێگای ترەوە بیە ئەوە گەورەترین دوژمناتیە بەرامبەر بە گەلەکە تەکرێ کە تۆ قوبوڵی کەی خەڵکێک بێتە ئێرەوە سووری ژەزانی کە بە بۆنی کەسێک لەوانەیە سەدان کەس توش بێت جا تۆ لە پێناوی کۆمەڵی پارە ئەو پارەی کە تۆ ئەی بیر لەوە ناکاتەوە ئەو کەسێک کە لەگەڵ یایەت بە ڕێگایە لەوانەیە ئەو توشکە یا لە ماڵەکەی ئەمێنێتەوە شەو لە ماڵەکەی ئەمێنێتەوە تەنها بۆ 100,000 200,000 گوناحە ئینسان ئەبێ پێش ئەو خەڵکە خۆشی بپارێزێ لە خۆیەوە کە خۆی پارازە و خەڵکەشە پارێزێ بە هیوامە من نەمێنێ ئینشەڵڵا وڵاتانی ئەڵمانیا ئیتالیا یا بڵێن فەڕەنسا بڵێن وڵاتەکانی تر ئێمە دەوڵەت نین هەتا ئێستا ئەو کۆرۆنایە کە نەیتوانیوە ئەگەر شاراوەش بێ باوەڕ ناکەم نەیتوانیوە بۆ ڕێژی کە لە پڕ لە ئێرانیا لە ئیتالیایە لە ئێمەنیاوە وشیاری گەلە هیوادارم گەل ئەوەی تر وشیار بێ بە حەقەت ئەمە گەلی کورد قارەمانە ئەگەر تۆ چیتە سەیران و نەورۆزی خۆت دەرخی قارەمانێتی نییە تەسلیمبوونی کارێکە دەسەڵاتە بەسەریان نییە تەسلیمبوونی ئەو ڤایرۆسەیە لەبەر ئەوە ئەگەر نەیکەن زۆر باشترە. حقق ئەو خەڵکانە پابند بن لە ماڵەوە بۆ خۆیان دانیشن هاتوچۆ نەکەن نەچنە شوێنە قەرەباڵغەکان لەبەرەوەی ئەم ڤایرۆسە کوشندەیە بڵاو نەبێتەوە زیاتر لێمان سەیران لە پێشمانەوە توانی وەختێکی کە سەیران کە توانی وەختێکی کە ئەو کاتە بەریتە سەرەوە بەڵام ئەگەر بێت و ئەوان بەردەوام لەسەر ئەو قەرەباڵغیە و ئەو پشووە هیچ دەورێکی نابێگەر حکومەت بۆی داناون ئێستا خۆی کەم هەموو عوتڵە و پشوە ڕاگەێنراوە خۆی لە خۆی حکومەت شتێکمان پێڵێ کە داوا لە هاوڵاتیانەکە بۆستن یعنی
پاوسێ بکەن هەم بۆ ساحەتی خۆشیان تۆ لە ساڵەکەیە معدل تۆ خەریکی ئیش و کار و وەزیفەی قەی چیەکە بە ئەم 15 ڕۆژە هیچ نەبێ ناڵم هەر لە ماڵەوە بە لە کونی ژوورەوە بەڵام با هیچ نەبێت تۆزێ خاوبینەوە چالاکیەکانمان ئەگەر نەژوەستین بەڵام پێم باشە ئەگەر بتوانن وڵاتان کردویان ئێستا سین هەموو دنیا پێی سەرچام بۆ چکە شارێکی بە تەواوی چۆڵ کرد شارێک خەڵکەکەی خۆی سس کرد یعنی تاچیش زۆر زەرورە ینی هەموو شتێ حکومەت نییە تاچیش ئەبێ بەخۆیان بچێتەوە چکە تۆ حکومەت بە زەرەبین بەدواتەوە نییە کون بکون لەبەرەوە ئەبێت تۆش هاوکاری حکومەت بی حکومەتی هاوکاری هاوڵاتی بێ هەتا تێپەڕێ و ڕێی خۆشمە ئەم ڤایرۆسە با ئێمەونەش ئەعلامیش زۆر مهمە دەستخۆشیتان لێکم بۆ هاتنتان بۆ ناوبازار چونکە ڤایرۆسەکە ڕاستە ترسناکە بەڵام ئەوە شتێپەڕێنین هیوادارین کە خەڵک بە ترسەوە سەیری نەکا بە مەسئولیەتەوە سەیری ئەم بابەتە بکە. هەرچەنە حکومەت هەنگاوی باشی ناوە لە مرۆ کە خوێندنی ڕاگرتووە مزگەوتەکان داخراون ئەمانە هەموو شتی باشن بەڵام وەکو ئەوەی کە بازاردا بخرێ ئەوەش هەتا ڕادەیەک ئەگەر پێویست کە ئەوش بکرێ هەر شتێکی باشە بەڵام وڵاتانی کەش کە ئێستا گەیشتون بەوە لە سەرتاو بە ئیمالی گرتووانە هەم خەڵکو هەم حکومەتیش بۆیە گەیشتون بۆی کە ئێستا لە کۆنتترۆل دەرچۆ بەڵام ئێمە لە سەرتاوە باش هێناوەمان تا ئێستا پێویستی ئەزانم هەر تاکێکش کەشکی لە خۆی نەبێ بچێ هەر فەحس بکە لەبەرەوەی ئەگەر من بۆ نمونە کە زۆر خۆشم پاراسۆ لەوانەیە هۆکارێک ڤایرۆسە ئیتر هۆکارێک هەر هەبێت من توشکاوانە ئەو کەسانەی کە بە قاچاقی هێنن ئەمە لەبەر تەندروستی من و تۆ نیە لەبەر تەندروستی خۆیەتی تێگەی یعنی چۆن بڵێ ئەگەر من خۆم بپارێزم ئیتر تەواو کەسێکە لە منەوە توش نابێ یعنی بۆ تەندروستی خۆم زۆر پێویستە ئەو فەحسا خۆپاراستن ئیتر ئاوا توانین بە شێوەیەکی پاکش بژین. بتوانین ئێمە بە ماوەی هەفتەیەک بتوانین ئەم وەزع کۆنتترۆل کرێ قەیچەکە بە هەمومان بۆ ماوەی هەفتەیە باج بین قەیبی کێشەی نییە چونکە ئەم ڤایرۆسە مشکیلەیە با ئێمەش وەکو وڵاتێکی وەکو چین ئێستا کە لەوێ نەخۆشەکە پێم وابێ کۆنتترۆل کراوە لە زۆر شوێن جا قەیچەکە بە هەمێش 5 ڕۆژێ دەڕۆژ ینی لە ماوەی هەفتەیەکە 6 ڕۆژێک بە بۆسین با نەچینە دەرەوەی شار بە قەیچێکە ئیشەکانمان ڕاگرین بە بۆنەیەوەی بتوانین کۆنتترۆڵی ئەم وەزع بکەین بۆ شتێکی زۆر باشە ئێمە ئەگەر خۆمان پارێزین نیشانەی ئەوە نییە ترسنۆکی ناچینە دەرەوە کورت ئازایە ئەو ئازایەتی خۆی بە شکاندنی کۆرۆنا جارێکتر دەرخا تێکڵاوی خەڵک نەبین خۆمان پارێزین پێویست ناکە ئەم مانگە من سەید سەفا بکەم لە چ لێ هاوی ناچم هەر نەورۆزە بۆ من کەی من توانیم ئەم دەردە نهێنم لە میلەتەکەم و جگەرە گۆشەکەم عەزیەتی نەبێ و کەسوکارەکەم عەزیەتی نەبێ نەورۆزی من سەرکەوتووە ئەو هاوڵاتی کە خۆیاتە دەست قاچاقچێک بیهێنێتەوە بەڕای من زۆر تاوانبارە هەین هاوڵاتێکەش تاوانبارە اینجا قاچاقچێکە شکە تۆ قەیچێکە بە ئەم فترێ ینی بمێنیتەوە وڵاتەش خۆ ئێرانیش خۆ هەمووی ئەوەی نییە ئوتێلەی پاک و تەمیزانە یا مەسەر هەمووی ماڵە خزمیە با بمێنێتەوە تا وەزەکە کۆتاییە دیاردێکی زۆر ناشتینە هیوادارم کۆتایی بە و ئینە بێت چکە زەرر لە خودی عیلەیەک نایە زەرر لە وڵاتێکە زەرر لە میلەتێکە لەبەرەوە بەڕاستی ناخۆشی هیوادارم نەمێنێ دەستخۆشیش لە هێزەکانی ئاساییشەکەم پێم وابێت لەم ڕۆژانەیە چەند قاچاقچێکیان گرتبوو ئەوەیە بەڕاستی خۆپاراستن یعنی ئێمە هەر تەنها ڤایرۆسێک نییە چەند کەسانێکیشان هەلەکە ئەقۆزنەوە بە تیجارەتی دەرمان بە دەمامک فرۆشتن بە مەسەلەن ئیستیقلالی وەزەکەکەن بەڕاستی ناشرینە چکە ئێمە ئێستا لێهی ئەویانین کە ئاوامان لێ بکرێت پێویستە و کەسانی کە لەو شوێنانەوە گەڕێنەوە سەردانیە و بنکانە بکەن کە حکومەت بۆی کردوونەتەوە ئەوە شتێکی زۆر باشە و دەستخۆشیش لە ئاسایش و حکومەت دەکەین کە توانیویانە لەو سنوورانە
دەورێکی جوان ببینن حەقی خۆشیەتی بەڕاستی فکرەیەکی زۆر باشە ئەگەر کەسێ بێتەوە نەخۆش بێ بۆچی هەر بیر لە ماڵ و مناڵەکەی خۆی کاتەوە بیر لە کەسوکارەکەی خۆی کاتەوە چی تایەگەر بچێ سەردانی دکتۆرەکە و فەحسێکی خۆی بکە بۆی دڵنیا بێتەوە ئەوەی کە حکومت کردوێتی دەستخۆشیە و شتێکی زۆر باشە بەڕێی من ئەگەر من دەسەڵاتمەوە هەر بە هیچ جۆرە نەمێژ هیچ کەسێ لەو سنوورانەوە هاتوچۆکە چونکە باشترین شدەوەیە کە ئێمە لەگەڵ ئەو شوێنانی ئەو دەردەیە کوشندەیەتیا بڵاو بەتەوە ئینتسالمان کەم بکەینەوە بە ڕێگەی سەحی بەینمان هەبێت. ئەزانێ بێ هەمومان چاوکراوە بین بەرامبەرم بەڵا ئەوانەی بە تایبەتی سەر حدودەکان ینی ئەگەر من کەسێکم لە دەرەوە بێ یا خزمێکم لە حدودەکانەوە بێ ئەبێ ئێمە خۆمان یانی ئەبێ خۆمان ئاگاداریان کەونەوە پێیان بڵێن نەیان یەڵین چونکە بە مۆزوعی قاچاق من بە هیچ شێوەیەک لەگەڵ هیچ شێوەیەکی قاچاقانیم یانی هیچ شتێکی قاچاقانیم بە تایبەتی کە ئەم وەزعیش ئێستا ببوونی ئەم نەخۆشیەوە لە وڵاتی دراوسێمان وەکو ئێران کە خەڵکی زۆر لێەوە باس ئەکرێکە بێن من لەگەڵ ینیم شتێکی زۆر خراپە و ئەبێ هەمومان چاوکراوە بین نێڵین ینی ئەبێ هەمومان هەست بە مەسئولیتکەین لە ئاستی ئەو وەزعی کە خەڵک بە قاچاق بێتە وڵاتمانەوە قبوڵی نەکەین و هەچ کەسێ ها ئاسایشی لێ ئاگادارکەینەوەوانێ. ئەڵلقەی ئەم جارەمان لە سەر ڤایرۆسی کۆرۆنا کۆتایی هات بەرنامەکەمان هەتا کۆتایی ڤایرۆسی کۆرۆنا لەگەڵتان ئابێت هەتاوەکو ڤایرۆسی کۆرۆنا بنبڕنەکەین هەمیشە کۆڵ نادەین بە هیوام هاوڵاتیان ڤایرۆسی کۆرۆنا بەرەو لە ناوبردن ببەن و گوێبیست و گۆڕایەڵی ڕێنمایە تەندروستیەکانی لایەنی پەیوەندیدار بن هەتا ئەڵلقەی ئایندەی بەرنامەکەمان ماڵاوە.